پێکەنینی سەرکردەکان لەبەر چاوی کامێراکاندا بۆچی؟ تۆ بڵێ هۆکاری ئەم دڵخۆشییان چی بێت؟ وا بەردەوام لە شایی و شیندا هەر پێدەکەنن، لە کۆبوونەوە و دانیشتنەکانیاندا قاقا لێ دەدەن و بەردەوام پێدەکەن و بە شێوازی گاڵتە ئامێز ڕەفتار دەکەن. سیرکەن لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی باڵای ڕفراندۆم لە کاتێکدا لە 151 خاکی کوردستانیان لەدەستدا ببینە چۆن وەڵامی ڕۆژنامەنووسان دەدەنەوە بە جۆرێک کوردواتەنی نەبایان دیبێت نەبۆران. ئێمە بڕیارماندا ئێستا بچینەوە ماڵەوە. لەلایەکی دیکەوە سەرەڕای ئەو هەموو قەیران و بارگرانی بەسەر ئەم میلەتەیاندا هێناوە لە جیاتی شەرمەزاری و پۆزش هێنانەوە هێشتا هەر بەردەوامن لە پێکەنین. تۆ بڵێ هەروە دەم بە خەندە و ڕووخۆش بن یان بە عەقڵی میلەتێک پێدەکەنن کە بە هەموو شتێکی ئەم دەسەڵاتە ڕازیە. هاوڵاتیان لەسەر پێکەنینی سەرکردە و بەرپرسەکان لەبەر چاوی کامێراکاندا بەم جۆرە دەدوێن. ئەوەندەی بەڵێن و ئەوەندەی قسەی پڕوپوچ لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکانەکەن ڕوبعێکی ئەوە کرداریان نییە. ئەمانە پێکەنینەکانی سەدام حوسێنیان لەبیر چوو لەسەر شاشەی کرد بۆ میلەت ئیساکێنە بە خەڵک پێەکەن بەڵێنی درۆدەن و کوا وەڵا بۆ گەڕێتەوە گاڵتەیان بە عەقڵەتی کۆمەلگای کوردیە بۆ خەڵکانەیە کە دەرێشانە دوای ئەو هێزە سیاسیانە کەوتون و ئەو نوخبەیان کردووە بە کەڵەگا بەسەر کۆمەلگاکەوە. پێم وایە هەر لە خەباتی شاریانەوە بۆ لە خەباتی شاخیانەوە بۆ خەباتی شاریان هەر پێکەنینیان بەو خەڵکاتەوە. ئەو خەڵکە قوربانی داوە ئەوان هاتوونەتە سەر پێگە و کورسی دەسەڵات و خۆشگوزەرانی بۆ پێناکەنن. پێکەنینی ئێوان بۆ خۆیان لە ڕەفاهێدا ئاژین خەڵکیش لە نەهامەتی و لە بەردۆخێکی خراپ ئاژەی کە خۆشیان دروستکەری ئەوەن. طبعا ئەمە ماوەیەک بۆ حەقیقەت ئێمە حەزمان دەکرد ئەم سەرەدۆنە بکەین بەڵام بۆیکۆتیان کردبووین اینجا کە بۆیکۆتەکە شکا ئێمەش پسپۆڕێکی دەرونی دەڵێت وێڕای ئەوەی پێکەنین ئاماژەی زۆری هەیە بەڵام پێکەنینی سەرکردەکان ئاماژەیەکە بۆ بێدەنگی و ڕەزامەندبوونی خەڵک لە بەرامبەر ئەو قەیران و دۆخە نەخوازراوانەی بەسەر ئەو میلەتیان هێناوە. پێکەنین خۆی ئاماژەیەکی دەرونیە و زۆر ئاماژەی تر ئەدا لەوانە زۆر جار فعلەن پێکەنین بارێکی سایکۆلۆجی خۆشە ئینسانەکە وای لێکە بە دڵ پێ بکەنێەوە پێکەنینێکی ڕازگۆیانەیە بەهۆی حاڵەتێکی سایکۆلۆجیەوەیە. دقیق پێکەنینی سەرکردەکانی کورد دووسێ ئاماژەی بەسیتە. یەکەمیان نمایشکردنی ئەوەیە کە وا پیشان بدەن بۆ خەڵک و بۆ دنیا کە ژیان زۆر ئارامە وە کەشوهەوا زۆر ڕێک و پێکە و باری ئاگوزەران و ئاسایشی خەڵک زۆر ڕێکە بۆی ئەم پێکەنینە ئەیانەوێت وا نیشانی خەڵک بدەن کە لە ئارامی و ئاشتیان و لە پێکەوەییان. بەشێکی تریشیان ئەتوانم بڵێم گاڵتیان پێکەنینیان بەوەیە کە کەسانێک لە خوار خۆیان و نمایشمان بۆ ئەکەن کە پیشانمان بدەن کە ئەمە خەڵکی تر وەکو مێگەلێک دوای ئەمان کەوتون و ئەمانیش لە سەر و خۆیان و بە عەقڵی ئەم خەڵکە پێەکەنن. لە مێژوودا زۆر بوونەوە سەرکردانەی لەسەر تەختی پاشایەتی و حکومڕانی لە ناخی دڵەوە پێدەکەنین و ئەوەی لایەن جێی بایەخ نەبوو میلەت و ژیان و گوزەرانی میلەت بوو بەڵام دواتر هەر میلەتەکانیان بوون پێکەنینەکانیان لێکردن بە گریان. مەریوان جەبار، شارپرێس، سلێمانی.